أنا جنكا أنا جنكا جنكا وانت بيقولوا لي هوا أنا جنكا أنا جنكا أنا جنكا 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 هاور ولا چی دەبێ؟ ئەوە چەند جارم پێوتی بەیانی هەزوو کە خەوتوممەی خەرە سەر گۆرانی بەیانیان یعنی گۆرانی لە گۆرانی خۆشتر هەیە؟ ژنەکە خۆ دەزای من تووشی ئەم نەخۆشی هەڵپەرکیە و ماکە گوناتەکەوا لەم نەکەی وەڵڵا نانا ئەوەتی تەقاوت بتۆ ئەو ئەم بەس باگەڕی تێگەشتی پێویستی بە عیلاجە تا عیلاجی چی؟ عیلاجی هەڵپەرکی هەیە ها دکتۆری سێچکە هەیە لە سێچکە ماڵەپەڕم کواشتی وایە لە تۆ واز لەوانە بێنە وەرە نانەکە بخۆدەی وەرە دەی نەمبیست دکتۆری جەخت و چەقەنە و هەڵپەرکی هەبێت ڕادیۆ پێ نەکەی ژینە نان ناخۆم باشە باش ئێرە باشە ناوە نزیک سەقفەکەی بێنە خواردتر ئەم لاتر ئێرە خواردتر ئەڵێم باش ئێرە ئۆی نەنە تۆ بێرە خوارەوە دەی خوارەوە Control. Wow. وين راح ما بيبقى متشي ولا بطيء ولا هذا الراجل بيزرع كلام أنا جناك تودو جنايتي لك من ناحية أتى بمكوشيت بەمبیانی زۆ ئاخرەمە چیم گۆرانی قسم سەری من بە بەیانی قسمە سەر بەرنامی خواردن دروستکردن تو زامە بێ بەم گۆرانیە یعنی تەنسیقی تەلەڤیزیۆنەکە سەقەتە تۆ بێ عیلاج بکرێت دەرگایە دەبڕۆ دەدانی شەشیەتێک کردم فەرموو کاک مەحەدین وەرە محيدينا السلام عليكم. عليكم السلام سيدي او صدفه امر نازم مو بين بولاد صدفه واني اي بوشي تلفوني بوكم جواب نايتوا اخي الشحن بين ابو كل جرسي بوها شحني تشي اخي ام موبايل تازانا الشحن شي بين بجرس هريت كل افراس يا دواز لدرو بين ابو خاطري خوا دتورة كاك محيدي ورا دانش دتو ورا دانش كل والله دانانيش وقتي دانش تني ابي بالرم يا اخوة بخير بيسرتشاو كل بخير نيمو بمليشكا وبمتو كيو امانتي بويني توا زين شون كاك محيدين خذ زاني باركي كياوت متي خصومة مشروع كل من معنا نازل مشروعي تشي اي نازاني من مشروعكم بدا سويه شوقه وشتبناوي سبريستي كل دا افراس يا واز لو درويانه بين تخوا او ناوا ها سبريستي من سبري بورما بقربان بوري تو ننشي منه دوای هەمچی مڵکەکان هەیە من بە ناوی ننکمەوە بوو بۆیە مەشروعەکەشم ناوە سەبریستی ئەژینا سەبری ناوە ئەگە پارەی خۆمە بوو ڕێک ناومەنا ئەفراسیاوستی واللهی سەبریەکە خۆشترە ئەفراسیا و بێ یەک شوقەنە ئەیفرۆشی تو نەی بکرێ بەڵام من حەق بەسەر ئەم سەبری و ئەفراسیاوە نییە کاکەجان دەفتەرە دۆلارەکەی خۆمم بن و با بڕۆمە دەرەوە هەرو کاک مەحەدین هەر ئەو دەفتەرە دۆلارە وەرەگریتەوە با مەشروعانەمان تەواو بێت ئاخر کەی ئەم مەشروعە تەواو بێ و کێ ئەم پارێمەێنەوە تۆ سەیریکە کاک مەحەدین ئەمڕۆ چەندی مانگە وەڵام توزانم تۆ زانی چەندی مانگە دەخێرە جوانەوە ساقەوە ئەوە چێ پێم ڕابێرن وەرە نەبابە دەمجوای مالەکە بەرە بە قوربانمە وەزعەکەی بنە دەبۆسە یەک دەقا دەتۆ یەک دەقا فەرموو ئەوە کوجانمۆ چییە لەوە چێ پارەشتان لێ و پێشم ڕابێرن ئێرۆ کاک مەحەدین ڕابواردنی چی تووشێم نەخۆشی بۆ چارمانیە جیڕەی دەرگایە هەڵەپەڕێت تەقەی قەوچک و قابیە هەڵەپەڕێت شێد و بەدەسێ و عیلاجێکمان بکە کاک مەحەدین گیا بۆ قاتری خوا کۆرە چاریی براژن لەوە چێە و بە من ڕابێرن من شتی وام نەبیستوە نەخۆشی هەڵپەرچی هەبێ والله هي انت مو خواش ديك ابوي جرمو يزق قناعه دقي والله يا زين شلون افراش يا جان من بيستوما الين كمان طبق بقري عوا برزه بيته ولا جي خويا تو بلي حاجه حازي والله بلا خوتو قصه فري زين شو من اسب ولا ماليا موبايل كان هرهم يصامته بو وين بيقين سجرت يكسي هالبركم توجبيه زرتو تشقره وهالبزو دابز الين بيني يعني روش بو تعزيك جامن جرسي موبايلك وتو سر مانغا
بۆ لێ کاکە جەڕەسم بۆ نەهادەی هەرچی ئەو تەعزیە بوو سەیریە کردم هەرچۆنی بوو کوژانمەوە بەڵام ئەم نەکبەتەی تەنیشتم کە دانیشت بوو جەڕەسی موبایلی هات یەل بورتوقالە بوو کاکە دەسم پێ کرد هەڵپەڕا تەقتم دەگەڵم هەڵپەرچیەکەم نابوانێ هەر بە پاڵ کردیانمەدەر هەر بەژەر بەغوا کۆرە ئەفراسیا و گیان بۆ خاتی خۆڵا من قەچتی وام نەبیستووە چۆن کاک بەحێدی گیان فریامان کە بەشکەم بیبێ بۆ لای دکتۆرێکی باش کە زەناسیت کورە چۆن نایناسم بەرە وەڵا دکتۆری چاچی ژەناسم دکتۆری جرت و چەقەنەیە کورە ئەفراسیا بۆ خاتی خوا کوا لە عالەما دکتۆری جرت و چەقەنە هەیە بە ساقەو بم ئەی هیچیە هینە هی دەرونیە ئەی عنوانەکەی عنوانەکەی کۆڵانی شانزە زانی ئەیچی بکەم لای شانزەوە نییە هاواڕۆی کە ڕۆژی خۆ دەهەی بە فانزەیە تەنیش حەفە باشە بە ساقە بەخێبێ کاکە مەحەدین حەدین نادومی خەمنە باشە هلا بالمحا يا هلا جيان هلا بشي يا الله شاهينا بەو خوا دەدەقەیکە لێرە بە منی شێ دەبم پارەکەشم نایە بۆ خۆتان يا أخوة ممنونم زۆر سپاس بژی مەحەدین هلا والله صوتي موبايلك هنا مشكور أري وتي عنوانك شو